پارتی بە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان ڕێکەوتنەکانی لەگەڵ یەکێتی بردەوە خاڵی سفر. بڕیار و قەرار بێ یەکێتی خولێکی تر لە دانوستان دەست پێ بکاتەوە، ئەم جارە دوای هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و ئەو پێشاتانی دوای ئەوە هاتووەکایەوە لە سەرەوە دەست پێەکەینەوە. یەکێتی نیشتیمانی دیار نییە ئاخۆ کەی و چۆن دەگەڕێتەوە ناو هۆڵی پەرلەمان، بەڵام لە تۆڵەی 18 مانگدا دەست بۆ پۆستی سەرۆکی هەرێم دەبات. پارتیش دەیەوێت بە هەر نرخێک بووە یەکەم کاری پەرلەمان لە دوای پێکێنانی لیژنەی یاسایی کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم بێت بە دەسەڵاتەکانیەوە. پەرلەمانتارێکی و حیزبەش دەڵێت لەبەر گرنگی دامەزراوەیی سەرۆکایەتی هەرێم بەبێ یەکێتیش بێت ئەو دامەزراوەیە هەر دەبێت کارا بکرێتەوە. پێم وایە لە دوای پێکێنانی لیژنەی یاسایی دەزەکرێت بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم. لەبەرەوەی تاوەکو ئێستا ئێمە لە سەروبەندی هەموارکردنەوەی یاسایی نین، نازانین تا ئەو کاتەش کە کاتەکە دێ فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئامادە بێ یان نابێ، بەڵام ئێمە ئومێدەوارین کە ئامادە نەبن، بەڵام هەرچەند ئەگەر ئامادەش نەبن پێمان وایە ئێمە پێویستە بۆ ئەوەی کە لە ئێستا دامەزراوەیەکی گرنگی دەستوری بکەوێتە سەرپێ کە بریتێ لە دامەزراوەی سەرۆکایەتی هەرێم، هەرچی زووە پێویستە یاسایەکی بۆ دەربچوویان یاسایەکە هەموار بکرێتە ئەو دامەزراوە گرنگە بکەوێتە سەرپێ. یەکێتی لە پێناو پۆستی پارێزگاری کەرکووک و پارتیش پەلەپەلی بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم پێش پێکێنانی کابینێ نوێیەم جارێکی تر لە یەک ترازان کە ئەوەش قەیرانە سیاسیەکەی هەرێمی ئاڵۆزتر کردووە. ڕۆژنامەنووسێک باوەڕی وایە دەستبردنی یەکێتی بۆ پۆستی سەرۆکی هەرێم گەمە و فشارێکی سیاسیە بۆ سەر پارتی. دەژڵێت پارتی بەبێ یەکێتی سەرۆکایەتی هەرێم کارا دەکاتەوە و کاردانەوەکانی ئەو کاتی یەکێتی بەهێزکردنی پێگەیەتی لە کەرکووک و بەغداوە. کە پارتی دیموکراتی کوردستان یەکێک لە استراتیژەکانی هەڵبژاردننی سەرۆکی حکومەت و سەرۆکی هەرێمی کوردستانە نێچیروان و مەسرور بەرزانی بە شێوەیەکی تەریب بە شێوەیەکی هاوتەری بڕوە، نەک لایەکان لاستەنگ بێت و لایەکی دیکە. بۆیە پێی وایە یەکێتی پێی وایە کە ئەمە خاڵی لاوازی پارتیە ئەوێ بەمە بیگرێت و تەنها من پێم وایە کارتێکی فشارە و ئەگەرنا یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر بەڕوونی ئەزانێت کە سەرۆکی هەرێمی بەرناکەوێت و دەستی ناکەوێت. تەسەور دەکەم تێڕوانینی من وایە کە پارتی بەبێ یەکێتی ئەم هەنگاوە ئەنێ یاسای سەرۆکایەتی هەموارەکاتەوە، دامەزراوەی سەرۆکایەتی سڕکراوە بە یاسایەک ئەوە ئەکتیڤەکاتەوە و دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیش جارێکی ئەکتیڤەکاتەوە. من پێم وایە ئەمە لە پەرلەماناکە وا لیژنەی یاسایی کۆبوونەوەکە ئەمە لە پەرلەمانە ئەکات و تێشی ئەپەڕێنێت. پێم وانیە لە قۆناغی یەکەم و لە هەنگاوی یەکەمە بگاتە دوو ئیدارەی، بەڵام یەکێتی کۆمەڵی هەنگاو پێدەچێ بنێ ئەویش لە ڕێی کەرکووک و بەغداوە پێگەی خۆی بەهێزکات و دەسەڵاتی خۆی لەم ناوچەیە بەهێزکات بۆ ئەوەی کە لانی کەم نمایشێکی گەورە بەرامبەر پارتی بکە، بڵێ منیش هێز و دەسەڵاتم هەیە، تەنها ڕەن بێ ئەم کارتە بتوانێت بەکاربێنێ بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان. بە بڕوای بەشێک لە شیکەرەوانی سیاسی شەڕی ئەو دوولایەنە تەنها لەسەر پۆستە حکومیەکانی هەرێم نییە، بەڵکو شەڕی دووبارە بەهێزکردنەوەی پێگەیە لە عێراق و بەتایبەتی ناوچە جێناکۆکەکان کە کەرکووک بووە تا خاڵی دەستپێک. دەژڵێن جێمە جۆراوجۆرەکانی یاریە سیاسیەکەی یەکێتی و پارتی و کارتەکانی ناودەستیان ئەوەی لێ دەخوێنرێتەوە ڕەنگە ڕێکەوتنی ئەو دوولایەنە هەروە ئاسان نەبێت و شاوری کۆتایی ئەو یاریەش هەر دەبێت لەسەر حسابی خەڵکی بێت. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.